قبرەکە ئەمان لە مەغریب بە دواوە تەیرێ نبینی لە قەبرستانە بنیشێت تێگەشتکەوان ئاگیانە تەعزیبی قەبرە باشە تەیریشی تیان نانیشی قەبرستان ئەوە بەشەوە بە قوربان ئیتر خوا زۆر زۆر بە ڕەحمە ئاگام لە هیچ شتێک نەبووە خوا نەخواستە نە هاوارێ نە هەنایە نە هیچ شتێک مسلمانە شتێکی بۆ باس کردم پرسیارێکی لێم کرد وەڵاهی بەسمانە خوشەویستان وتی مامۆستا بۆچی لە قەبرستانە باڵندە هێلانە ناکات لە قەبرستانە باڵندە نابینرێت چونکە عەزابی قەبرە بیستێت غیری ئادەمی زاد و جنۆکە نەبێ هەموو گیان لەبەری عەزابی قەبرە بیستێت هەموو گیان لەبەری گوێ لە عەزابی قەبر و عەزابی جەهەنمەکانە بۆیە خۆشەویستان با لەو کەسانە نەبین کە مردین باڵندە نەبێت نزیکی قەبرەکەشمان بکەوێتەوە لەخوا بترسین قەبرەکەمان نەکەینە چاڵێکی ئاگر با ببێ باخێک لە باخەکانی بەهەشت کەواتە خۆشەویستان ئەو کەسە ئیماندار و بەختەوەر و براوەیە کە بەڕاستی لەخوا ترسێ و خوای پەروەردگاری لەبیرە لەناو قەبرە بۆ خۆی ئیسراحەت